جوانی خوددا بەرپەرز دەداتەوە. بۆ تاقیکردنی بەسبوونی ڕۆحی بەردەوام پێویستە بە نیعمەت لە ڕێی باوەڕەوە ڕزگارمان بێت. سیفەتە ڕۆحیەکان لە ژیانمان دەربخەین کە وێنای تەواوی خوددایە. عیسا لە ناوچەی جەلیل ئۆقرەی گرت، ڕێک لە دەوروبەری دەریاچەی جەلیل لە کەفەرناحوم. لە هەموو ئەو ناوچەیەدا خزمەتی دەکرد. لە ماڵێکی دیاریکراو نەبوو، بەڵام دیارە زێتر لە ماڵی زەبەدی باوکی یاقوب و یۆحەنا دەبوو. لەوانەیە لە ماڵی پەتروسیش بوو کە نزیکی کەنیشتەکەی کەفەرناحوم بوو. ناوبانگی عیسا زۆر بڵاو بووەوە بەهۆی ئەو پەرجوانەی کە ئەنجامی دەدا. کۆمەڵەکانیش لە هەموو لایەکەوە دەهاتن. عیسا 12 قوتابی هەڵبژارد. عیسا دەیویست فێریان بکات. لە مەتا 5:1-2 دەخوێنینەوە. کاتێک عیسا خەڵکەکەی بینی چووە سەر چییە؟ ئینجا دانیشت و قوتابیەکانی هاتنە لای. دەستی کرد بە فێرکردنیان و فەرمووی. بێگومان کۆمەڵێکی زۆر بوون، بەڵام لێرەدا عیسا جەخت دەکاتە سەر 12 کە ئامادەیان دەکات بۆ خزمەتکردن. شتی مەزنیان لە پێشە پێی بکەن. وا دەبینین کە عیسا بەراورد دەکات نێوان ئەوەی کە دەبێ قوتابیەکان بیکەن و نێوان ئەوانەی سەرکردە ئاینەکان دەیکەن کە مامۆستایانی شەریعەت و فەریسیەکانن. دەبێ ڕەفتاری قوتابیەکان زۆر جیاواز بێ لەگەڵ ڕەفتاری مامۆستایانی شەریعەت و فەریسیەکان. لە ڕووی ئەم باگراوندەوە با ئەوە بخوێنینەوە کە پێی دەگوترێت خۆزگەکان. وشەی خۆزگە بەکاردەهێنێت کە باواتای پیرۆز یاخود بەختەوەری دێت. خۆزگە دەخوازرێت بەوانەی کە بە ڕوح هەژاران، چونکە شانشینی ئاسمان بۆ ئەوانە. خۆزگە دەخوازرێت بەوانەی کە ماتەمدارن، چونکە دڵنەوایی دەکرێن. خۆزگە دەخوازرێت بە دڵ نەرمەکان، چونکە زەویان بە میراتی بۆ دەمینێتەوە. خۆزگە دەخوازرێت بەوانەی کە برسی و تێنون بۆ ڕاست و دروستی، چونکە تێر دەکرێن. خۆزگە دەخوازرێت بەوانەی کە دڵیان پڕ لە بەزەییە، چونکە بربەزەیی دەکەون. خۆزگە دەخوازرێت بە دڵپاکەکان، چونکە خوددا دەبینن. خۆزگە دەخوازرێت بە ئاشتی خوازان، چونکە بە ڕۆڵەی خوددا ناو دەبردرێن. خۆزگە دەخوازرێت بەوانەی لە پێناوی ڕاست و دروستی دەچەوسێنرێنەوە، چونکە شانشینی ئاسمان بۆ ئەوانە. خۆزگە دەخوازرێت بە ئێوە کاتێک خەڵکی جنێوتان پێدەدەن و دەتان چەوسێننەوە. لەبەر من هەموو جۆرە بوختانێکتان بۆ هەڵدەبەستن. دڵخۆش و شادمان بن، لەبەر ئەوەی لە ئاسمان پاداشتان گەورەیە، چونکە پێش ئێوە پێغەمبەرانیشیان ئاوا چەوساندۆتەوە. سەرنجی شتێکی گرنگ بدەن کە ئاماژە بە پێغەمبەرانی پەیمانی کۆن دەکات کە خوددا هەڵی بژاردن بۆ ئەوەی دژ بە گوناهەکانی ئیسرائیل بدوێن. هەڵبەت ئەوە کاری سەرەکیان بوو، سەرەڕای ئەوەش کە پێشبینی بۆ ئایندە بکەن. لە پێغەمبەران دەخوێنینەوە وەکو ئیشایە، یەرمیا، دانیال، هەروەها لە پێغەمبەرە بچووکەکانیش وەکو هۆشع، یوئێل، میخا، ناحۆم و پێغەمبەرانی دیکە. هەموویان دژ بە گوناه و بەدکاری قسەیان فەرموو. هەمووشیان چەوسێنراونتەوە، هەندێکشیان کوژران. قوتابیەکانیش وەکو بەردەوامبوونی ئەو خزمەتە پێغەمبەرایەتین کە لە پەیمانی کۆندا بوو. عیسا ئەوانی هەڵبژارد هەر وەک خوددا پێغەمبەرانی هەڵبژارد. دواتریش ناوی نێردرا و پێغەمبەریان لێنرا. بۆیە دەفەرموێت هەژاری ڕۆحیتان بزانن. هەژار بن لە ڕۆح. ئەمەش جیاوازیەکی گەورەیە لەگەڵ فەریسیەکان، چونکە ئەوان زۆر لووتبەرز و لە خۆبایی بوون. بەردەوام دەبێت و دەفەرموێت پەشیمان بن و بگرین بۆ گوناهەکانتان. ئەمەش پێچەوانەی فەریسیەکانە
کە بە جلوبەرگی دەرەوەیان گوناهەکانیان و دڵە گڵاوەکانی خۆیان دەپۆشی، بێفیز و خاکساز و نرمونیان بن، هەوڵ بۆ ڕاست و درستی بدەن، بەبەزەیی بن. فەریسیەکانیش هەرگیز بەبەزەیی نەبوون، هەر دەیانویست خەڵکی بەردباران بکەن، تەنها بیریان لە جێبەجێکردنی شەریعەت دەکرد، حوکمی خەڵکیان دەدا، تەنها بیر لە کوشتنیان دەکرد، گڵاویەکانی خۆیان دادەپۆشی. بۆیە پێی فەرموون دووڕوو، هەر بۆیە پێی فەرموون پاک بن. هەڵبەت ئەوان تەنها لە شەریعەتیان دەزانی، هیچیان دەربارەی پیرۆزی ڕاستەقینە نەدەزانی. هەروەها پێی فەرموون ئاشتی خواز بن. لە پەیمانی نوێ هەمیشە دەبینین کە ناکۆکی هەبوو نێوان فەریسیەکان و سەدوقیەکان. لە سەردەمی مەسیح هیچ جۆرە یەکبوونێک نەبوو نێوان سەرکردەکانی ئیسرائیل. هەروەها پێشیان دەفەرموێ ڕەتکردنەوە و چەوسانەوە بەهۆی ڕاست و درستی قبول بکەن. ئەوە سیفەتی سەرکردەیە. بێگومان عیسا وتار بۆ کۆمەڵەکە دەفەرموێ، بەڵام جەختی لەسەر 12 قوتابیەکەیە. ئەو فێریان دەکات و ئەوانیش فێری کەسانی دیکە دەکەن. پێیان دەفەرموێ ئەگەر دەتانەوێ کەسانی دیکە فێر بکەن، ئەوە دەبێ ئەم سیفەتانە لە ژیانتاندا دەرکەوێت. هەڵبەت لێرەدا عیسا فێری ئەوە ناکات کە بۆ هۆی کردار ژیانی تاهەتایی بەدەستدەهێنن. قوتابیەکان باوەڕیان بە عیسا هێنا، بەڵام هێشتا پێنەگەیشت بوون. مەسیح لەگەڵیان دەدوێت وەکو پیاوانێک بە باوەڕ بێتاوان بوونە وەکو ئیبراهیم، چونکە ئەگەر پێیان بفەرموێ کە بێتاوانی بەکردار دەبێت، ئەوە پێچەوانەی ئەوەیە کە مەسیح بە نیقۆدیموسی فەرموو ئەگەر یەکێک لە ئاو لە ڕوحی پیرۆز لە دایک نەبێت، ناتوانێت بچێتە ناو شانشینی خوددا. ئەمەش ئەو پەیامەیە کە گەیشت بە مامۆستایانی شەریعەت و فەریسیەکان. عیسا هات بۆ ئەوەی ژیانێکی نوێی پڕ ببەخشێت بەهۆی مردن و هەستانەوەکەی. لە ڕێگەی باوەڕهێنان بە مەسیح ژیانی تاهەتاییمان دەست دەکەوێت. نوێژێکی ناوازە هەیە، پەیوەندی بە پرسیاری تیرامان و وڵامدانەوە هەیە. نوێژی پۆلس لە پێناوی خەڵکی ئەفەسۆس چۆن پەیوەندی بەم خۆزگەکانەوە هەیە. لەم نوێژە ڕامینن کە لە ئەفەسۆس 3:14 تا 19 هاتووە. لەبەر ئەمە چۆک بۆ باوک دادەدەم، ئەوەی هەموو خێزانێک لە ئاسمان سەرزەوی بوونیان لە ئەوەوە سەرچاوەی گرتووە. لێی دەپاڕێمەوە کە بە پێی دەوڵەمەندیش کۆی خۆی بەهێزتان بکات لە ڕێگەی ڕوحەکەی کە لە ناختاندایە، تاکو بە باوەڕ مەسیح لە دڵتاندا نیشتەجێ بێت و ڕەگ و بناغەتان لە خۆشەویستیدا دابمەزرێت، تاکو توانادار بن لەگەڵ تەواوی گەلی پیرۆزی خوددا تێبگەن کە پانی و درێژی و بەرزی و قوڵی خۆشەویستی مەسیح چییە. تاکو ئەم خۆشەویستیە بناسن کە لە سەرووی زانیاریەوە بۆ ئەوەی پڕ بن لە هەموو پڕێتی خوددا. نوێژێکی زۆر ناوازەیە. پۆلس ڕاستپاردن کە بە هەموو پڕێتی خوددا ڕەفتار بکەن و ئەو پەیوەندیە دەبینین کە عیسا کردی لە خۆزگەکان بۆ هەر کەسێک کە متمانە و باوەڕی پێ هەیە.